مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری بە هاوبەشی ناوەندی گەرمیانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆبوونەوەیەکی بەرفراوانی بۆ گەنجان و قوتابیانی سنوورەکە ڕێکخست. بەناوی خوا سپاس بۆ ناوەندی گەرمیانی ڕێکخراوی قوتابیانی کورسان کە بۆ سازدانی ئەم سیمینارە سەبارەت بە بابەتێکی زۆر گرنگی پەروەردەیی بوو. دیارە ئەم سیستەمی حکومڕانیەی کەوا ستەمی لە مامۆسایان و فەرمانبەران کرد بە هەمان شێوە ستەمێکی گەورەشی لە چینی قوتابیان کردە کە لە ساڵانی ڕابردووە تەنان دەرماڵەی قوتابیان بڕیە کە زیاتر لە 7 ملیار دینار دەرماڵەی قوتابی تا ئێستش دیار نییە. سکرتێری ڕێکخراوی قوتابیان لە کۆبوونەوەکەدا باسی لە گرنگی ڕۆڵی گەنجان و قوتابیان کرد لە کاری ڕێکخراوەییدا و باسی شیلەوە کرد گەنجان و خوێندکارانی ئەم هەرێمە لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراون و ئاوەڕیان لێ نادرێتەوە. بێگومان داینەمۆی گۆڕانکاری لە کۆمەڵگەدا بریتیە لە قوتابیان و گەنجان دەبێت پێشانی کۆمەڵگەی بدەین کە ئێمەی زانستخوازان ئێمەی پەروەردەکاران ئێمەی کە لە سلکی پەروەردە و ئەکادمی داین ڕۆڵمان هەیە لە گۆڕانکاری ئەگەر ئێمە تا دوێنێ گلەیمان هەبوو بێلەوە کە شانی ئێمە قورس کراوە بە گەندەڵی و فەساد شانی ئێمە قورس کراوە بە زوڵم و نادادی ئەوە ئەمڕۆ هۆکارەکان ڕەخساون بۆ ئەوەی دادگەری و حەق و مافەکان بگەڕێنەوە. هەر لە کۆبوونەوەکەدا چەندان بابەتی گرنگی تایبەت بە گەنجان باس کرا و تێیدا کاریگەری و توانای گەنجان و قوتابیان لە کۆمەڵگەدا خرانە بەرباس. هاڕون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، کەلار.